سڵاوی خواتانی بێ قوتابیانی خۆشەویست بەگشتی و پۆلی 12 بە تایبەتی من مامۆستا عەلی باپێڕوستایی لەگەڵتان دەبم بە ڕوونکردنەوەی ڕێزمانی زمانی ئینگلیزی لە مقدمەیەکەڕە دەست پێکەین بەڵام لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە قوتابخانەی کۆششی ئینگلیزی ناحکومی بکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتەیە کە بتوانین زیاتر خزمەتی قوتابیانی پێ بکەین. لە یەکەم بابەتی ئەو ڕۆمان کە باس ئەەکەین مقدمەیەکانە ئینترۆداکشن پێشەچەکە بەڕاستی پێشێکی زۆر گرینگە پێویستە قوتابیان ڕۆژانە 5 دقەی یەکەم 5 خولەکی یەکەم هەموو ڕۆژ متابعی بکەن لۆ چونکە ئەو پێشەچیە چارەسەری هەموو ئەو کێشانەت ئەکاکەوە لە ڕێزمانی ئینگلیزی دەتبی. ئەوجا یەکەم بابەت کە شەرحەکەینەوە ئۆگزلەریەکانە لە ئۆگزلەریەکان ئەمە چار عائلەمان چار خێزانمان هەیە ڤێربی ڤێرب هاڤ ڤێرب دوو مۆدڵ ڤێرب. ئەوجا ئەوڕۆ ئینشاءڵڵا لە وانەی یەکەم باسی ڤێربی و لەگە ڤێرب هاڤ ئەەکەین. بزانین ڤێربی چییە؟ ڤێربی دەتوانین برین یەکێکە لە شتە سەرچیەکانی زمانی ئینگلیزی لە ڤێربەکانی زمانی ئینگلیزی. ئەو ڤێربیش بەخۆ لە چ پێک دێ؟ خێزانێکە لە 8 نەفەر پێک دێ. ئەوانیش چییە؟ ئیز are was were be been being کەواتە ئەو هەشتەی تێدایە ئەمە پێویستیمان بە هەر هەشت ڤێربەکان ئەبی لۆ هەموو یونیتەکانی زمانی ئینگلیزی بە تایبەتی لە یونیتی یەکەم لە یونیتی دووەم لە یونیتی سێیەم لە یونیتی هەفتەم لە یونیتی پێنجەم هەموو یونیتەکان پێویستیمان بە ڤێربی ئەبی لە پرێزنت و لە پاست لە سینگولەر و لە پلۆڕەل. ئەوجا ئەوڕۆکە ئەوەی باسەکەین لە ڤێربی ئێستا بزانین لە پرێزنتەکانی چی بەکاردێ؟ بەخۆی لە پرێزنت ئیز ئام ئا لە پرێزنت سێ فرمانمان هەیە کە ئۆگزلەری پێگوترێ فرمانی یاریدەدەر ئیز ئام ئا ئەوان هەرسێکیان پرێزنتن. لە ڕابردوو دەبیتە چێ؟ دەبیتە وۆ زوێر کەواتە ئەوە سێیە لێرە کردمانە دوو کەواتە لۆ تاکەکان ئیز بەکاردێ لەگەر هیشی ئت لەگەر ناوێکی تاکەر ناوێکی تاکبووچی لەگە بەکاردێنی ئیز و لە نەرێشن نێگەتیڤ دەتوانین برین چێ؟ برین ئیزنت و لەگەر ئای هەمیشە ئام بەکاردێ و لە نەرێ نێگەتیڤ دەتوانین برین چێ؟ ئای ئەم نۆت و لەگەڵ کۆیەکان دەڵێن ئا ئەوش لێ چی لەگە بەکاردێ؟ وی یو دەی لەگەر ناوێکی کۆ کە دەڵێن ناوێکی کۆ یان ناوێکی تاک بابە ناوە تاکان مەسەلەن ئەحمەد لەیلا ئەوە ناویش تاکن یان پیشە ئا ستیودنت ئان ئینجینیە ئە دۆکتەر ئەوە ناوێکی تاکە یان ئێڕێگولەر ناوەکانمان هێوەکی چا؟ ئەمان ئە ومن ئە چایڵد ئە پێرسن کەس ئەوانە هەموو ناوی چیە؟ ناوی تاکن کە ناوی تاک بوو چی وەردەگری؟ ئیز کە دەیان کەینە کۆ ئەو کۆیان کە دەڵێن چێوی و دەی کۆیە و لە هەمان کاتشدا ئەگەر دوو ناو بەیەک هەبوون ئەحمەد ئان لەیلا ئەو پێدەگوترێت چێ؟ دەبیتە ناوەکە دەبیتە ناوێکی کۆ و یان وەکو چ ستیودنتس قوتابیەکان پلێرز یاریزانەکان تیچەرز مامۆستایەکان ئەوان هەموو چیە؟ دەبیتە ناوی کۆ و ڕێگولەر ناونەکانشمان هەیە وەکو لە تاکای باسمان کرد مان گوتمان چیە؟ ئەمان تاکە کە دەیکەینە مێن دەبیتە کۆ چایڵد دەبیتە چیلدرن ومن دەبیتە ومن پرسن دەبیتە پیپڵ کەواتە ئەو کۆیانە چیان لەگە بەکاردێ؟ وی یوذەی چیان لەگە بەکاردێ؟ ئاڕیان لەگە بەکاردێ کەواتە زانیمان لۆ تاک ئیزە لۆ کۆی ئاڕە و لەگە ئای هەمیشە چ بەکاردێ؟ ئام لە چه حالەتێک؟ لە حالەتی پرێزنت کە پێی دەگوترێ ڕانەبردوو کەواتە ڤێربی ئێستا زانیمان ڤێربی پرێزنتەکانی چیە؟ ئیز ئام ئا لە سینگولەر لەگەر پلۆڕەل یعنی تاک و کۆ ئەوجا لەگەر بی بمانەوەی بیگۆڕین بیکەینە کۆ لە حالەتی کۆ لە پاست کە دەیکەینە پاست یعنی ڕابردوو کەواتە دوومان هەیە وۆز لەگەر وێ وۆز وێرمان هەیە کەواتە مادەم دووە وۆزەکە لۆ چ بەکاردێ؟ لۆ تاک ئەدی وێر لۆ چ بەکاردێ؟ لۆ کۆی بەکاردێنی. دیسان سەبجێکتە تاکەکان وەکو هی ئای هی شی ئت لەگەر چ بەکاردێنین؟ لەگەر وۆزی بەکاردێنین بەڵام وی و دەی لەگەر ناوێکی کۆبی چی لەگە بەکاردێنین؟ وێر. باشە ئێستا زانیمان ڤێربی لە حالەتی پرێزنت و لە حالەتی پاست ئیس ئام ئار لەگەر وۆ زوێرە باشە ئەدی گوتمان چاوجی ئیس ئام ئار وۆ زوێر چاوجی هەر هەمووان چییە؟ دەڵێن کاکە چاوگەکەی بیە یعنی چاوجی ئیز بیە ئار بیە ئام بیە وۆ زوێر هەر بیە ئەوە گوتمان چاوگەکەی
ئەدی شێوازی سێم کە دەڵێن verb pp past participle of the verb ئەوانە کەوا regular verb و irregular verbمان هەیە پێویستە قوتابیان زۆر بە تەواوەتی ئەو regular verbانە لەبەر بکەن کەوا لە students book لاپەڕە 108 چونکە زۆربەی پرسیارەکان کە لە ئیمتیحان دێتەوە لەسەر ئەو شێوازی سێم و شێوازی دووەم و چاوگەکە ڕادەوە کەواتە پێویستە قوتابیان سەرەتای بوونەوەی قوتابخانە یان دەستکردن بە ڕێزمانی ئینگلیزی دەبی ڤێربەکان لەبەر بکەن چونکە ڕێگولەرمان هەیە لەگەر ڕێگولەر ڤێربەکان ئیدی پێوەیە بە یاسایی ئیدیان لۆ زیادەکەین لە ڕابردوو لە شێوەی سێم بەڵام لە ئیرڕێگولەر ڤێربەکان کە گوتمان لاپەڕە 108 پێویستە قوتابیان لەبەری بکەن چونکە سێ شێوازمان هەیە هەمانە هەرسێکی وەکو یەکە مەسەلەن لە بیس چاوەک لە پاس لەگە پاس participle of the verb مەسەلەن cut put shut و هەمانە هەرسێکی وەکو لێک جیاوازن مەسەلەن break broken و هەشمانە دوویان وەچیەکن وەکو say said کەواتە پێویستە قوتابیان ئەوەی لەبەرکەون و ئاگادار بن کەواتە ئێستا زانیمان گوتمان is am are was were چاوگەکەی چییە بیە ئەدی شێوەی سێمی دەبیتە چێ شێوەی سێمی هەر هەمووان دەبیتە بین کەوا پێویستیمان بە هەر هەمووان دەبی لە بابەتەکانی زمانی ئینگلیزی کەواتە ئەگەر گوتمان شێوازی سێمی ئیزی چییە دەڵێن بینە ئەدی ئاری چییە هەر بین was were چییە هەر بینە ئەدی جێرند شێوجی ئایئنجەکەی کە بەردەوامە پێی دەگوترێ بینگ ئەگەر گوتمان بەردەوامبوونی ڤێربیەکان چیای is am are was were بین دەڵێن چییە دەڵێن بینگە باشە ئێستا زانی چۆنیەتی بەکارهێنانی سەبجەکت بکەر لەگەر ڤێربیەکان چۆنی بەکاردەین لە حالەتی سینگولەر پلوڕەل تاکوکۆ لەگە پاس لەگە پرێزنت ڕابردوو ڕانەبردوو ئەو جارە مهمەکە ئەوەیە بەشی دووەم کە لە دویان دێ ئەوە مهمە هەمیشە لە دوای ڤێربیەکان چ دێ هەر کاتێک لە هەر ڕستەیەک ڤێربیەکماندی دەبی چیان لە دوو بێ یەکەم جار دەبی فرمانەکی بێ لە دویان بێ ئایئنجی بی هەر کاتێک دیتت is am are was were ئەوەماندی دەبی فرمانێکی لە دوو بێ فرمانەکە ئایئنجی پێوە بی وەکو چێ نمونەیەکماندایە دەڵێ ئایام ئێستا بەخۆی ئای چی وەرگرتیە ئام تەواو لە دوو ئامەکەی چی هاتێ فرمانە کات ئایئنجی پێوێ کەواتەوە ڕستەکە تەواو دەرچوو دەڵێ چ I am studying English ئەگەر ئەوجا هەر ڤێربیەک لەگە بەکار مەسەلەن دەتوانین بڵێ he is studying English یان دەڵێن we are studying English یان they were studying English کەواتە لە دووانە چ دێ فرمانێک دێ ئایئنجی دێ بەشی دووەم ئەگەر هاتوو ئایئنجیمان نەبوو ئەی چی لە دوو دابنین ئاجکتیڤ یعنی چی یعنی صیفە بابە لە ئاکتیڤیتی بووک لە ستودنتس بووکمان هەیە لەگەر ئاکتیڤیتی بووک ئاکتیڤیتی بووک وێرد فۆرممان هەیە وێرد فۆرمێشن ئەوجا ئەوانە هەموو ساڵ پرسیارن لێ دێت و دەبی بزانن تەڵەبا قوتابیانکان بزانن ناون ڤێرب ئاجکتیڤ پریپۆزیشن ئەوانە ئادڤێرب ئەوانە زۆر مهمە دەبی لێ بکەی و وەتەی بگەی و هەر کاتێک و شەکمان دێنی بزانین ئایا ئەو ڤێربە یان ناونیان ئاجکتیڤە بۆ نمونە کە دەڵێن ئاجکتیڤ یعنی صیفە یعنی چی ئاوڵ ناو یعنی صیفەتی کەسەکەی دیار ئەکا ئایا کەسەکە زیرەکە نازیرەکە درێژە کورتە جوانە نەشیرنە ئەکسپێنسیڤ چیپ هاپی ساد ئەوانە چنەوە هەموو ئاجکتیڤن کەواتە ئەگەر ئایئنجی لە دوو ڤێربی نەهات دەبی دووەم بێ دووەمیشتی ئاجکتیڤ وەکو چێ we are clever ئێمە زیرەچین هاتی وەرگتێ وی لە کۆی لە دوو ئاچی هاتیە ئاجکتیڤە کاتی ئەو جارێک کلێڤەر لەبەری ئاجکتیڤە نابی برین کلێڤەرینگ ئایئنجی پێوە بکەین چکۆ ڤێرب نییە تەنها ئایئنجی بە فرمان وا دەنووسێ بە ئاجکتیڤ وا نانووسێ ئاگادار بن ئەوجا دەتوانی برێی I am clever دەشتوانی برێی he is clever she is clever they are clever he was clever ئەوە بەشی دووەم بەشی سێم ئەگەر هاتوو ئایئنجیمان نەبوو ئاجکتیڤیشمان نەبوو ئەو جارێ پریپۆزیشنمان هەیە پریپۆزیشن ئینشاءڵڵا لە یونتی دووەم لە یونتەکانی قەواعید باس ئەەکەین پریپۆزیشن یعنی حرفجەر ئامرازی پەیوەندی ئامرازی پەیوەندیمان زۆرە وەکو in on at during و by to from ئەوانە هەموو پریپۆزیشن کەواتە هەر کاتێک is am are was were دیت ئایئنجی لە دوو نەبوو ئاجکتیڤیش لە دوو نەبوو دەبی چی لە دوو دێ مەرحەلەی سێم پریپۆزیشنە وەکو چێ مەسەلەن دەڵێن چێ she was she تاکە وۆزی وەرگێتی لە دوو وەزی هاتیە هاتی کەواتە پریپۆزیشنە لە یەکەم ئایئنجی هات ئەگەر ئایئنجیمان نەبوو ئاجکتیڤە ئەگەر ئاجکتیڤمان نەبوو جارێ پریپۆزیشنە
وهروها دەشتوانی برێنچی لە دوودێ ناونیشی لە دوودێ کەواتە ئەگەر مەرحەلە یەکەم ING نەبوو ئاجکتیڤ نەبوو پریپۆزیشن نەبوو ناونی لە دوودێ مەسەن ئەم دەڵێم چ I am a teacher it is a pen ئەوانە چیە ئەوانە ناونی لە دوو هاتیە ها دەڵێن چێ they were students in 2020 تەماشا they were وەرگرتی لە دوو وێرەکەش چاتیە students ئەوان قوتابی بوون لە ساڵێک لە ساڵی 2020 کەواتە ناونی لە دوو هات و آخر شت کە زۆر مهمە ئینشاءالله لە بابەتەکانی ڕێزمان باس ئەکەین کە گەیشتین لە یوتی سێم پاسیڤ ڤۆیسمان هەیە بکەری نادیار ئەوە دەڵێ هەر کاتێک is am are was were been بیگمان هەبوو verbi دەبیتە پاسیڤ verb لە دووها دەبیتە پاسیڤ ڤۆیس کەواتە ئاگدار بە مهمەکەی ئەوەی verbi ئەوەیە بەبێ verbi پاسیڤ ڤۆیس دروست نابی کەواتە هەر کاتێک دیتمان ئەو هەشت عائلەی باسمان کرد ئەو هەشت مندارەی کەوا لە عائلەکەی verبین وەکو is am are was were been being verb واتە شێوازی سێمیان لە دوو هات ئەو جار ڕێگولەر بوویان ئیڕێگولەر verb بوو دەبیتە پاسیڤ ڤۆیس وەکوها ئەو تێبینی کە باسمان کردیە هەر کاتێک فرمانی شێوەی سێمیان لە دووە هاتە دەبنە بکەری نادیار واتە چێ واتە پاسیڤ ڤۆیس مەسەڵەن دەڵێن چێ دەڵێن the door was opened the door was opened يعني is opened يعني كواتا دەرگایەکە کراوە ئەوە پێ دەگوترێت پێ دەگوترێت پاسیڤ ڤۆیس وە لە حالەتی نەرێ ئەمە گوتمان تەنها نۆتەچیان لۆ زیاد دەکەین وەکو چێ I am not isn't aren't wasn't weren't و هەر کاتێک دیتمان ئەو پێنج فرمانەی کە باسمان کە لە ڕابردوو و ڕانەبردوو لە is و am are was were هاتنە سەرەتای ڕستەکە دەبیتە ڕستەیەکی question یعنی دەبیتە پرسیاری نمونەیەکماندایە مەسەن دەڵێن چێ they were clean ئەوان خاوێنن مانەوێری کەینە پرسیاری تەنها وێرەکەی دەینە سەرەتای ڕستە دەڵێن چێ were they clean نیشانەی پرسیاردانێ تەواوە و یا ڕستەیەشکمان دەڵێت چێ I am in the school من لە قوتابخانەم دەتوانی بڵێت چێ are you in the school و دەشتوانی بڵێت چێ am I in the school بە هەردوو شێواز دەبێت ئەوە بەنسبەت verbi بە ئاگدار بن لە present و لە past لە سینگولەر و لە پلوڕەل چۆنێتی بەکارهێنانیان وەچیان لە دوودێ زۆر مهمە هیوادارم ڕۆژانە دوو دقە سێ دقەی یەکەم هەموو ڕۆژ ئەو ڤیدیۆی لێ بدنەوە و تێی بگەنەوە بە تاواکو بە تەواوەتی دەستە مێشکتان و بەشی دووەم ئێستا verbiمان تەواو کردینە سەر ئۆگزلەری دووەم کە ئەویش چییە verb have verb have عائلەی دووەمە verb have لە سێ شت پێک دێ وەکو have و has و had have has had ئەوانە پێیان دەگوترێ عائلەی verb have سۆری دەبیتە عائلەی verb have لە verb haveیش ئەمە گوتمان دوو حالەتمان هەیە پرێزنتمان هەیە لەگەر پاستیشمان هەیە و هەروەها سینگلەر و پلوڕژی هەر تێدایە بۆ نمونە لە حالەتی پرێزنت چمان هەیە have لەگەر has و هاڤەکان لۆ کۆیە هازەکانیش لۆ تاچێ دیسە تازە ئەمە لە verbi باسی سینگولەر و پلوڕەلمان کرد هەر کاتێک I we you they مان هەبوو لەگەر ناوێکی کۆ هاوی لەگەر بەکاردێنین و هەر کاتێک ناوێکی تاکمان هەبوو سەبجێکتەکە هیچی ناوێکی تاک بوتی لەگە بەکاردێنین هاز کەواتە ئاگادار بن چۆنێتی بەکارهێنانی هاو و هاز ئەوە لۆ پلوڕەلە ئەوە سینگولەرە یعنی کەواتە هاز لۆ تاچیە بەڵام هاوەکە لۆ چیە لۆ کۆی بەکاردێنین باشە لە حالەتی پاست ویان کە دەیکەینە verbi شێوازی سێم هەر هادا یعنی کەواتە ئەگەر گوتمان ڕابردوو یان شێوازی سێمی هاوی چیە هاو و هازی دڵێن هادا هادش لە بەرەوەی بەتەنیایە دەتوانین سینگولەر و پلوڕەل هەردووکچی لەگەر بەکاربێنین یعنی هەم بکەری تاک هەم بکەری کۆی لەگەر بەکاربێن وەچی I we you they لە کۆیەکان لەگەر هیچیت ناوی تاک باشە ئێستا زانیمان لە دوای verbi چ هات لە دوای verbi لۆ تەمبرێمەوە گوتمان یان ING دێت یان adjective دێت یان preposition دێت یان ناون دێت یانە شێوەز سێم فرمان دێت ئەی با بزانین لە دوای verb have چ دێ هەر کاتێک verb have مان دیت لە هەر شوێنێک یان ئەوەتە ناون ناوێکی لە دوو دێ یان شێوازی سێمی فرمانی لە دوو دێ کە پێی دەگوترێت verb past participle of the verb گوتمان past participle of the verbiش یان regular verb یان irregular verb regular verbەکان ئیدیان پێوەیە irregular verbەکانیش گوتمان پێویستە لەبەری بکەن لە پشتەوەی کتاب هەیە لاپەڕە 108 کە عەمودی سێم ئەکا
مثلا بريك بروكن بروكنەکە دەبێتە چێ دەبێتە شێوازی سێ. باشە ئێستا ئەو شتانی تازە باسمان کرد لەسەری جێبەجێ بکەین. بۆ نمونە گوتمان لە دوای verb have have has had یان verb pp دێت یان ناون دێت. مەسەن دەڵێت چێ I have left to Brazil since 1999. ئێستا ئای چی وەرگرتیە هاوی وەرگرتیە ئەدی لە دوو هاوی چی هاتیە شێوازی سێم هات خۆی ئەسڵ لیڤ بووە لیڤ دەبتە left بجێهێشتن کەواتە شێواز سێمی هاتێ و ئەدەگە بیکەینە نەرێ لە حالەتی نەرێ تەنها هاوەکەی دەکەینە چێ دەکەینە هاڤنت لۆ دەکەینە هاڤنت چونکە ڤێر پیپی لە دوو هاتی ئاگادار بن دوای ئینشاءالله تێبینیمان هەیە لەسەرەوەی هەموو کاتێک ناتوانین برین هاڤنت هازنت هادند ئیلا ئەگەر هاتوو ڤێر پیپی لە دوو هات شێوازی سێم ئەوجا دەتوانین برین هاڤنت هازنت هادن ئەگەر نابی بکرێتە هاڤنت هازنت هادن. دووەمیان هی هازی وەرگرتێت چکۆ تاکە و لە دوو هازەکەش چی هاتیە وۆشت ڕێگولەر ڤێرب هاتیە ڕێگولەر ڤێربەکە ئیدی پێوەیە کەواتە ئەوەش پێی دەگوترێت چێ past participle of the verb ئەوەش لە حالەتی تاک و کۆ و دەشتوان برین هاڤنت هازند و لە هەردوو حالەتش دەتوانین برین هەد یان هادنت. و ئەو جارێ ئەگە گوتمان ناونیشی لە دوو هات مەسەن دەڵێت چێ I have 3 brothers ئەو 3 brothersە ئەم سێ برام هەیە کە دەڵێ سێ برام هەیە ئەو سێ برایە دەبچیە ناونە کەواتە لە حالەتی نەرێ ناتوانین برین I haven't یان دەڵێ we had a great time نایبرێ we hadn't لۆ چکە ڤێر پیپیان لە دوو نەهاتیە ئەدی لە حالەتی نەرێتی لۆ زیادەکەین هەر کاتێک هاومان دیت ئەگەر ناوەنی لە دوو هات بوو دەرێن don't ئەگەر هازی لە دوو هات بوو دەرێن doesn't ئەگەر هات بوو دەرێن didn't ئینشاءالله زیاتر باسی وەکەین دواتر. کەواتە با نمونەیەکی لەسەر بینینەوە دەڵێن گۆتیشمان ئەوان هەر کاتێک have has had هاتنە سەرەتای ڕستەکە لە خەبەری و دەبێتە ڕستەیەکی پرسیاری بۆ نمونە دەڵێن چێ has she washed her car کەواتە هازەکە لە سەرەتای ڕستەیە و شێواز سێمیشی لەگەردایە و یان دەڵێن چێ have you done your homework هاڤەکە لەگەریوی بەکار هاتیە و لەگەر هاڤەکەش هاتیە شێواز سێم دوو دەز دەبیتە دد شێواز سێمەکەی دەبیتە چێ دەبیتە دەن. بابە ئەوە دوو بابەت بوون لە مقدمەیەک کە ڤێرب بی و ڤێرب هاڤە لەوێ ئەو دووەی بەتەنیا باس ئەەکەم تاوەکو زۆر بە جوانی گوێ بدەیە و تێبگەی تاوەکو لە بابەتەکانی تری زمانی ئینگلیزی بە تەواوەتی لێی تێبگەی. چاوتان لەسەر ڤیدیۆکانی تریژبی ئینشاءالله دوو بابەتی کەمان مایە لە مقدمە ئەویش چییە ڤێرب دوو لەگەڵ مۆدڵ ڤێرب شەرحەکەینەوە ئینشاءالله گە چۆنیەتی ناسینەوەی ڕانەبردووی سادە تاوەکو دەرسێکی دیکرد بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.